بینەرانی عزیز و خۆشەویست لە هەر شوێنەکەن سڵاوی ئەمەتان لێ بۆ ئەم کاتتان باش پرۆگرامی ئێواری سلێمانیتان پێشکەش دەکەم بۆ ئەمڕۆ بابەتێکی هونەریم بۆ هەڵبژاردون بە میوانداری دوو ئەکتەر ئەوانەیش بەڕێز کاک ئەندام ئەمین کە بەڕێزیان ئەکتەر و دەرهێنەرن لە هەمان کادا لەگەڵ کاک ڕێنوار عوسمان کە بەڕێزیان ئەکتەرن هەروەها بۆ ئەم کاری کە باسێکێن یاریدەدەری دەرهێنەرن باس لە نوێترین کاریانەکەین کە کورتە فیلمێکە بە ناوی ناویسیانی زۆر بەخێر بێن سپاس بۆ ئامادەبوونتان کاک ئەندام سەرەتا پێم خۆشە لە بەڕێستانەوە دەست پێکەم وەک دەرهێنەری ئەم کارە بزانم بیرۆکەی چیە نووسینی ئەم کارەی کێ دەرهێنانی بەڕێستانە نووسینی کێیە بیرۆکە کارەکە لە چیەوە سەری گرتووە هەروەها چیرۆکی ئەم کورتە فیلمە باز لە چیەکات چیرۆکی کورتە فیلمەکە با بڵێن وەکو داڕشتنەوەی سیناریۆکە خۆم دامڕشتوە و خۆم نووسیمە و چیرۆکەکەش لە ڕووداوێکی ڕاستیەوە وەرگیراوە بەڵام دەقاودەق نامن وەکو سکێچی سیناریۆکەم گۆڕی و دامڕشتەوە باشە هەر ئەم ڕووداوە ڕوویاوە لە هەر بڵێن لێرە لە سلێمانی ڕوویاوە لە بەهۆی هەڵەیەکەوە دروست بووە کارەکەمان باز لە نامێ زۆر باسی بکەم بۆ هیچ کورتە فیلمە ناتوانم زۆر بچمە قوڵایی چیرۆکەکەوە زۆر ڕاستە باز لە دوو نەخۆشەکە کە بەهۆی هەڵەیەکەوە ڕووداوێک ڕۆیە لە ناو خەستەخانەکە هەڵەیەکی زۆر بچووک ینی هەر توام هەرەوە نەم بڵێ بەڵێ خۆی ئەنی چیرۆکەکە درێژی پێی دەوکاتەیە خۆی هەمیشە هە لەو هەڵە بچووکانەوە هەنێ هەڵەی گەورەتر ڕوئات و ئەبێتەوەی کە چیرۆکێکی ڕاستیە خۆشێکی بۆ ئیم بکەین بزانم تا چەند لە ئێستاە گرنگە چیرۆک کوردی بێت چونکە ئێمە زۆرێک لە بۆ نمونە ئەم فیلمانەی کە ئێستا ئەیبینین و زۆرێک لەم شانۆگەریانی کە لە ئێستاە لە شاری سلێمانی پەخشەکرێ بە خۆشحاڵیەوە سێرەکەی چیرۆکەکە کەمێکی کوردی ئەکەن یاخود بە کوردی ئەکەن گلەی زۆرێکیش لە بینەران لەوانی کە ئەچن بە تایبەت سێری شانۆەکەن گلەی ئەوانەیە کە لە چیرۆکەکە تێناگەن بۆ نمونە چیرۆکەکە کوردی نییە چونکە ئێمە زۆر چیرۆکمان هەیە کە لە ڕێگەی فیلمە تورکی و فارسیەکانەوە ئەیبینین کە ئەزانین ئەمە چیرۆکێکە ڕاستە لە ئێمە لەوانەیە کەمێک نزیک بێ بەڵام کوردی نییە تا چەند گرنگە دەرهێنەر مەسەلەن کار لەسەر ئەو کە چیرۆکەکان کوردی بێ بۆی یعنی هەموو کەسێ بۆ هەموو ئاستێ بێ هەموو کەسێ لێ تێبکات وڵایی زۆر گرنگە کە چیرۆکەکانی ئێمە بە تایبەت کە سەرەتاین لە سینەما بۆ دروستبوونی سینەما زۆر گرنگە چیرۆکەکانمان کوردی بێت ئەو ژیانی واقعی کورد پیشان بات لە ڕابردوو لە ئێستاشە لەبەرەوەی بەڕاستی بینەر پێویستی بەوەیە یعنی ئێمە بێ بینەر بەوە ئاشنا بکەین بە سینەمای کوردی خۆمان کە لەسەر چیرۆکەکانی خۆی بێت یعنی ئەوەی ئەیبینێ خۆی تا ببینێتەوە نەک ئەوەی کە منە چیرۆکەکە هەست بکەی کە ئەم کوردنی یعنی لە کوردستان نیت هیچ بینەر هیچ چێژێکی لێ نابینێ بەڕاستی یعنی هیچ چێژ لەو چیرۆکە نابینەوە ئەوەشە هۆکار زۆر کات هۆکارەوەی کە ئەڵێن بینەرمان نیە یان با بڵێن کارەکانمان بەرەو خراپیێڕەوە ڕۆژ بە ڕۆژ بەداخەوە ینی زۆر ڕەبتی بۆەوە هەیە تۆ خۆت وەکو دەرهێنەرێک کە ئەمە کاری سێهەمتە لەو بوارەیە کاری دەرهێنار بکەی بۆ کورتە فیلم بزانم تا چەند یعنی لەو قەناعەتەیە کە یاخود ئیش لەسەر ئەوە ئەکەی کە چیرۆکەکان وردە و ئیشانی کە لە داهاتوە لە بەردەمتایە ئەگەر بەشێکیشی کوردی نەبێ یعنی بەشی سەرەکی تۆ بکەی بەوەی کە چیرۆکێکی کوردی بڵێ من شخصی خۆم زۆر بڕوام بە چیرۆکی کوردی هەیە یعنی ئێمە سێم کارمە وەکو دەرهێنەر و کورتە فیلم لە یەکەم کارمەوە هەتا سێمیش ئێستا با بڵێن کە ئەمە ئەخیر ئیشمە بێت و لە دوایە ئینشەڵڵا ئیشی داهاتووشمانە بێت زۆر تەرکیزم خستۆتە سەر چیرۆکی کوردی و بە تایبەت جلوبەرگی کوردیش بەڕاستی یعنی جلوبەرێک و چیرۆکی واقعی کورد من لە ئیشەکانە زۆر حەزم لە ئیشی واقعیە بەڕاستی حەزم لە ئیشی با بڵێن ئەبستراکت و ئەوانە نییە کە لەبەرەوەی ئێمە جارێ پێویستمان بە واقعی خۆمانە پیشانی بین بەڕاستی نەبچین بۆ شتی لەوە با بڵێن کە وا لە بینەر بکە کە تێنەگات زۆر ڕاستە پرسیاری جلوبەرگە لێکم بەس با بڕۆمە لای کاک ڕێنوار ڕێنوارگیان بەخێر بێی سەر و سەرچاو بزانم ڕێنوار تۆ پێشتر وەکو ئەکتەر ناسێنراوی و ئەکتەر بووی چۆنە لەم کارەی کاک ئەندامە لەم کورتە فیلمەیە یاریدەدەری دەرهێنار هەڵبژاردووە
لە کارێکی تریشە هەر بە هەمان شێوە کاری تریت کردو کاری ئەکتەریت نەکردو چۆن بوو لە ئەکتەریەوە بۆ ئەم کارە؟ زۆر سپاس بۆ ئەم دەرفەتەوە بۆ ئەمڕۆ سپاس بۆ جەنابەت ڕاستیەکەی سەرەتایی با بڵێن چوونی من بۆ ناو سینەما با بڵێم لە ڕێی کاگەندام و کارێکی پێشترم بوو کە کردومە چکە ڕاستەکەی من کاری شانۆی زیاترەکەم و خۆم خەریجی پەیمانگایەوە لە جوانەکانم بەشی شانەوە ئەکتەریم تەواو کردووە بەڵام زیاتر با بڵێن شتێک نادۆتە پێش تا ئاسەکە تموحی من نابێت یان مەسەلەن دەرفەتێک نەگونجاوە یان شتێک نەبووە کە بتوانم مەسەلەن ئەوەی کە خۆم ئەمەوێ بیکەم وەکو کارەکەی کاک ئەندامیش بە شانازیەوە ینی ئێوارەیەک تەلەفۆنی وە پێدەم ئیشێکمان هەیە بەبێ ئەوەی بەڵام چی و چۆنە وتم باشە بەسەر چاو وە لە دوای کەیتە سەی سینانەکەمان کرد و ئیشکردن و ئەوانە هەموو با بڵێن بە بەرنامە ڕاستیبیشەکانماندانا و توانیمان پێما بێت ئیشی سێ ڕۆژمان کرد بە 13 ساعت ناچار بووین ینی بە هۆکاری تۆزێک لایانی مادی کە خۆتانزان وەسعی ئێستەی خەڵک چۆنەوە ئەو شوێنەشی کە ئێوە وێنەکانم بینی لۆکیشنەکەتان نەخۆشخانەیە ئەنجۆ هەنێک کات ئەنی بینی ومانەکە بۆ نمونە نەخۆشخانە یاخود قوتابخانە ئەمانە مەسەلەن کاتێکی دیاری کراوە ئەبەخشێ بۆ ئیشانە لەوانەشە ئەوەش شتێک بوو بەوەی کە بەکەمترین کاتێ و کردبێتان لۆکیشنەکەمان حساس بوو لە بەرەوەی نەخۆشخانەیە ئەنی ناکرا ئێمە زۆر لێ بمێنینەوە ناچار وامان کرد کە پلانێک دابنین لە بتوانین لە ڕۆژێکی جمعەیە ینی کە دەوام نییە لە بەرەوەی خەستخانەیەکی حکومی بوو بتوانین وا بکەین کە لە ڕۆژێک کاتەواوی بکەین لە بەرەوەی کاتی دەوام نەبێ بەڕاستی هەرچەندە کاتی دەوام میش بێت ینی ئەگەر خەستەخانەکە ڕێگەشمان پێبن بەڕاستی هەر دروست ناکرێت چکە تو ناکرێت خەڵک لێ نەخۆش لێ ئیزعاج بکەیت و گونجاو نییە بەتەکیت بزانم ڕێنوار باسی بودجێت کرد لەبەرەوەی ئێوە مەسەلەن هەوڵتاناوە بە کاتێکی کەمتر کارەکە بکەن وەک لەوەی کە بۆتان داناوە هەمیشە تۆ لەم کارەیە یاریدەری دەرهێنەر بووی چۆن توانیوتە بۆ نمونە ئەو بودجەی کە ئەندام وەکو دەرهێنەرێک مەسەلەن لە پرۆپۆزەڵا بە ئێوە یاوە چۆن توانیت خۆت بگونجێنی لەگەڵ ئەو ئەکتەرانە لەگەڵ بۆ نمونە لایانی تەکنیکی بۆ نمونە نان خواردن ئەمانە هەمووی مەسەلەن چەند کادرێکی باش لە پشتی کامێرا و ئیشەکەن چۆن توانیت خۆت بگونجێنیت خۆی ڕاستیەکەی با بڵێن من دوو ئەرکم کەوتە سەر لەمە ئیشەیە بە حکمی ئەوەی کە ئێمە وا بیرمان کردوانەکە مشت ئەم ئیشەی ئێمە بوزدێکی کەین بۆ تەرخان کراوە یان مەسەلەن لە شوێنێکەوە لە لایەنێکەوانە کەمێک پارمان مەسەرفکە و دوجارزان هەم مەسروفەکەی سەکاگەندام خۆی بوو و جوانترین شت کە لەم ئیشا بینیم گیانی هاوکاری بوو ینی لە ئەکتەرەکان لە ئینارستەکان لە با بڵێن کامێرەمانەکانە دیۆپیەکەمان و خۆم خۆشم ینی ئەوەی توانی بێتم بۆ کاک ئەندام و بۆ ئیشەکە کردومە لێبوردەبوون لە زۆر شت تەنها توانیانە بگەنە قیمەی ئەوەی کە کاک ئەندام یا خۆیان ئەیانەوێت بۆ داهاتوو بەڕاستی ئەوە وزەیە ینی من لە ئیشی زۆر گەورەترا بووم کە بە 2000-3000 کۆمبارسی تیاوە بەڕاستی هیچ ینی یەکێک لەوانە ئەو لێبوردەی کە لەو کەسە جوانانەیە بینیم بەڕاستی لە هیچ کەسێکی تران نەمێنێت تا ئاسەکە کاری هونەریم کردووە بەڕاستی و من ئیشی شانۆیشم کردو و ئیشی تری فیلمم کردووە ئەوە نقطەیەکی گرنگە وەکو بودجە بەڕاستی ڕێگرێکی زۆرمان لە پێش بوو بەڵام بە وجودی هاوڕان وەکو وتم توانیمان ئەو شتێک ئەمانەی بەدەستی بێنین بە لێبوردن لەو شتێک کە خۆمان نەمانەوێت گەشتینە نەتیجە و ئەنجام ئینشەڵا لە داهاتوە ئەنجامەکەی بینن و پێم وابێ ئەنجامەکەشی زۆر پێرفێکتە بەدڵنیایە ئیشێک ئیشی ئێوە بێ هەر جوانە بێ دەستان خۆش بێ باسی جلوبەرگمان کرد ئەندام بزانم لەو دووسێکاری کە پێشتر کردوتە لەوەیە تا چەند گرنگیت بە جلوبەرگیاوە بەتایبەت باسیەوت کە جلوبەرگی کوردی بۆ نێسا کەسێک باسی نەخۆشخانەتان کرد لەم کارەتانە لە هەنێک کاتە ئەیبینی مەسەلەن ئەو کەسێک ئاچێ بۆ نەخۆشخانە وەکو وایە مەسەلەن بچێ بۆ ئاهەنگێک تا چەند گرنگیت بەوە لە ڕووی مەسەلەن مەیک ئەپ و جلوبەرگ ئەوانە پێم خۆشە باسێکم بۆ بکەیت وەکوتم من لە هەرسێ ئیشەکەمە زۆر گرنگیم بە جلوبەرگی کوردیەوە ینی بێجگە لەوەی لەم ئیشەی ئەخیرمانە بێت کە زەڕور نەبوو کە منجلی کوردی ینی کارکتەرەکە نەی ئەخواست کە منجلی کوردی لەبەرکەم بەڵام لە دوو کارەکەی پێشومە ئەکتەرەکان جلی کوردیان لەبەرە
يعني كأكتر جيم كردوتو يعني تواني ما جيب كمو بلام لما راستكي نما تواني جيب كمو لبروي توزك لين مودرن تربو لو دو شيء بيشوتر و تشيروكي شكش زور جينا بو جنا من زور حزم لجلي كردية يعني اگر هر ايشك بمنا بيكم لداها توشا زور اهتمام بجلي كردية براستي شكا اما ابي ام جلانا ما ببينر يعني ام فيلمات شتا دروا شتا فيستيفال عربي كان فيستيفال اوروبيا كان يعني خوشة جلو برگا كان من بومنا كلتورة كمان ببينر براستي بزام اگر بيج قالوي كبزماني شيريني كردي قصا كان لم فيلميا بس شتيكي ترتو اماجد بو كردو مثلا ام فيلم كرديا بو من اگر كسيك بيبيني زمانك نزانه بداخوا شلون بزانك كردي افو يكش تنبير نبو لم شيء اخير ما يك لجلي كردي يك تنانت جامانيك شم هر بكار هنا ولا مشاوه يسبب ولا بيرم كوتوا جاماني شي هرتيايا وكارنار ازانت هر يعني اگر بوجبه بجاماني كيش به هر خصومه ناو يشكو هر رمزك مياوته يعني براستي جاماني كبمنوكو من البيتشك شلون اي كيتملي او هرتيايا يعني هر ويستوما مورشي كردي بيو براستي وديزايني همو اكتركاني تريش وهسيت شوار اكتركي تريش بكچكاني شو بكركاني شو رنوار اگادارا خوم ديزاينا كان بوناردون كبيت شي لبركن وتشون بي يعني اويكا يقدو برادر مان هبو بلين كدواي شككه تاو وسيري في المكان كرت يقدواني كان سرنجي لسرج لكان هبو ايوت امجلانا زور باشا يعني بو شلون شيغلي بجاردو خوم كرتو يعني همو بابلين كاركتر كانم بوناردن ام جلي لبرا ام اوا ام كشكا بون فلان لشككي بون نوعيه رنگكي همو كارنار اگادارك يعني مخوم كردو كارم لسر همو كردو ام خوم يعني زور حزم لجلو برقه يعني براسي تو كالسينما كي بي براسي سليقي شي جوانش بنالم سليقم جوانا بلام ابي شتيبكي ك لقلت شيروكا كتاب بكونجي وجلو برقيش بشكل تشيروكا بدل نهاية وبزانم كان أكتر لم كاريتوها بجداريان كرو بكسو بكروا كان أواني بجداريان شج أكتر بون و بابلين شاركشو دوكر زور باشا بزانم رنوار باسی ئەوە کرێ هەمیشە کارێکی هوەری بە تایبەت ئەگەر موسەسەلێ بێ کورتە فیلمێک بە فیلمێکی درێژ بە کە سپۆنسەری بکرێ بۆ منە لەلایەن کەسێکەوە یاخود کۆمپانیایەکەوە لەلایەن شوێنەکەەوە بەڵام بەداخەوەی سام کاری ئێوە بۆ منە سپۆنسەری نەکراوە لەلایەن وەزارەتی ڕۆشنبیری و بودجەکەی بۆ دابین کراوە بە هاوکاری بەڵێ ئەزانین ئەوە بەداخەوە لە ئێستایەوە شتێکە کە ئەیبینین کە ئەو پارەی کە تەرخانەکرێ ئەوە نییە کە پێویست نییە بۆ دڵنیاییەوە وایە هەمیشە کە باسی سپۆنسەریەکرێ بۆ نمونە داواکرێ لە دەرهێنەر کە پرۆپۆزەڵێ بۆ کارەکە ئامادەکات و بۆی سپۆنسەری بکرێت هەز ناکەی کە ئەمە کارێک بێ کاری پرۆدەکشن مەنیجەر بێ ینی پرۆپۆزڵ ئامادە بکات لە بەروی زیاتر تۆ لەلایەنی بودجە و دارایی سەرقاڵیت بۆ مەسەلەن بۆ دابینکردنی هەموو کادرەکانی پشتی کامێرا هەز ناکەی ئەمە ئەگەر کارێکی دەرهێنەر نییە خۆ دەرهێنن بەلایانی هوەریەکەی زیاتر سەرقاڵ بێ باشترە وەک لەوەی بەلایانی تەکنیکیەکانە و سەرقاڵ بێت ڕاستە فەرموویت جەختەکەمەوە لەسەر ئەو شتێک کە تۆ ئەتەوێ پێی بگەی خۆی ڕاستیەکی ئەگەر بتەوێت ینی مەسەلەن یەک سپۆنسەر هەبێت ئەوە پێویستە دەرهێنەر و پرۆدیوسەر و پرۆدەکشن مەنیجەریش هەرسێکیان بێت و بە هاوکاری دەرهێنەر چکە بۆ گرنگە بە هاوکاری دەرهێنەر لەبەر ئەوە گرنگە تەواوی ئیشەکە یان با بڵێن مەفهومی ئیشەکە لە لای ئەوە ئەتوانێت هەمووی بڵێت ئەتوانێت هەمووی نەڵێت یان ئەو شتانی نقطاتانی کە هەیە بۆ ئەو کەسە بۆ ئەو با بڵێن سپۆنسەرێکی ئەیکات شی بکاتەوانێت بینێتە مقنع قەناعەتی پێ بکات کە مۆزوعەکەی ئەمەیە ئەوەیە بەڵام بەداخەوە ئێستا وەلا ئەم وڵاتەی ئێمەیە ئەکەوێتە سەر بابی ئەوەیە بێ بچیت لە شوێنێک نا لە دە شوێن پەلبەهاوی ژیت بۆ ئەوەی بتوانیت شتێکی کەم کۆ بکەیتەوانێ و ئەگەر بۆ شت کۆ بکرێتەوانێ کارێکی پێ بەرهەمبێنی ئەگەر نەشت توانی ئەبێ خۆت هەوڵی بۆ بێت و لەسەر بوزەی خۆ کاگەندام چۆن لە ئاخیرا بەڕاستی با بڵێن نیوەی بوجدەکە سێ ڕۆبعی بوجدەکە زیاتر خۆی
تەرخانی کردووە بۆ ئیشەکەی ئێمە بەداخەوە زۆر ڕاستە بۆیە پێویستە سپاسیانەکەین ناخۆ ئەمە ئەوە ناڵێن خۆشیان ئەزانن خۆ ئەوانی ژیانی کە ئەم بودجێشان دابین کردو کە زانیویانە کە بە پێی پێویست نییە بەڕاستی بەڵام لەوانەیە لە ئاستی دەسەڵاتی ئەوانە نەبوو بێ یان بۆ نەگونجابێ لەو کاتە کە بودجێکی باش سەرف بکەن من سپاسیانەکەم بەڵام من وەکو پێم وتی وەکو کاگرێنوار وتی ینی خۆشم بەڕاستی لەگەڵ ئەوە ینی لەسەر ئەرچی خۆم فیلمەکەم تاوا کرد لەسەر ئەرچی خۆی تاوا کرد من بەستەکەی من ئەوە نەبوو کە بڵێم ینی بەپی پێویست لەگەڵمانین ئۆکێ هەر چۆنێک بێت ئەوان قوشبوونێکیان بۆ ئێمە گرتووە شوێنێکیان بۆ ئێمە پڕکردوێتەوە ئێمە سپاسیانەکەین بەڵام ضروريتها مفروضة يعني واجبة كالسر أويك خدمتي السينما بكرة خدمتي كسانك يوكو كاك أندامو أو أكتراني كهي بكرة مراسي جابويا برسياريتو أو بوشي درهنا البيت برودكشن خوي زياتر أو إشي أونية وكاري أوناكا بلام أوكو بيوموتي بەهۆی دۆستایەتی یان نزیکایەتی یا برادرایەتی فلان و فلان کۆ بنەوانێ یا هەر سێ بابەتەکە هەر سێ کەسەکە کۆ بنەوە ئەچن لای شخصێک و ئیشەکەی بۆ ڕوون ئەکەنەوانێ زیاتر ئەمەینا خۆی زیاتر با بڵێن بوجدا لە لای پرۆدیوسەری ئیشەکەیە باشە ئەو مەسروفی پارەکان سەرفەکە و گروپێک دروستەکرێ بە ناوی مارکێتینگ یان ئەدرێ بە کەسانێک ئەمان زیاترشن مارکێتینگ بۆ ئیشەکەکە یان سپۆنسەر بۆ ئیشەکە وەرەکەن بەڕاستی ئیتر حەسەب ئیشەکەشە مثلا بەرنامجی خۆی هەیە ئەم پرسیارانە هەیە ئەم شتانە هەیە بەم شێوازە بەم نقطاتانە سپۆنسەر وەرئەگرین یعنی خۆی مەفروضە باپێت بڵێم ئەوەی کە ئیش ئەکات ئەبێ ئەوەی کە ئیش ئەکا مەرجی هەبێت بڵێ من ئەمەم هەیە ئەمە بێت ئەمانەم هەبێت ئەنجام من تۆ ئەەکەم بە سپۆنسەر بەس بەداخۆ ئێمە ئەو کابراڵێ و فیلمەکە دوایە ئەبێت ئەمیتیا بەکاربێنی یا ئەمە بکەی تۆش بە ناچاری بە هۆکاریوەکە ئیشەکەت جێبەجێ بکرێت کە بەداخۆ ئەمە زۆر شتێکی خراپە یان زۆر شتێکی باش نییە بۆ ئیشکردن لەسەر ئەکتەر بێ دەرهێنەر بێیان ئەو کەسانێک کە یانە کارێکی ونەبی بکەن زۆر باش بزانم باسی ئەو تر کە تۆ لەم کورتە فیلمەیە دوو ئەرکت گێڕاوە یەکیان ئەوەیە کە پرۆدەکشن منیجەری ئەم کارە بووی بزانم تا چەند گرنگە پرۆدەکشن منیجەر مەسەڵەن کارەکانی دیکەی ئەو ستافە بزانێت چونکە ئەوەی نەچوو بێتە سەرسێت و ئەو کارانی نەبینێ بێ نازانێت کە مەسەڵەن پشتی کامێرە چ سوپایە کار ئەکا لە پشتی کامێرایە تا چەند گرنگە تۆ کاری ئەوانەی دیکەش بزانی یاخود لێزانینێکت هەبێ زانیاریەکت هەبێ لەسەری بۆی لە کاتی نەهاتنی بۆ من هەر کادرێکە هەر ئەکتەرێکە هەر شتێکە مەسەڵەن ئیشەکە نەوەستێت تۆ بتوانی یارمەتیان بێت ئەو پرسیارم زۆر پێخۆش بوو چونکە کاگەندان دایما ئەڵێ شتێکی جوان لە تۆ بینم سپاسێکەمەوە عین لە چاوی خۆیەتی ئەڵێ تۆ جۆکەریت یعنی خۆی فقط منیش ناواز لە من بێنە هەر کەسێک لە هەر پرەنسیبی ئیشکردنێکا بێ لە ناو فیلما بێ لە ناو شانۆیە بێ لە ناو سیاسەتا بێ لە ناو کاری ڕۆژانە هەر شتێک کە تۆ ئەوترێت پرۆدەکشن مەنیجەر ئەوترێت مدیری کەناڵێک یان ئەوترێت شتێک ئەبێت تۆ تەواوی لە ئەوڵ تا ئاخری هەموو ئەو ئیشانە بزانین کە لەو شوێنە ئەکرێت بۆ تۆ مدیر نیی بۆ ئەوەی هەنێک قسە بکەیت و هەنێک شت بڵێیت و نا تۆ مدیری بۆ ئەوی کاتێک کە شوێنێکت چۆڵ ئەبێ باشە یان خەلێکت بۆ دروستە بەیان نەخۆشێک دێتە پێش بۆ کارمەندێکت پێویستە پڕی بکەیتەوە ئەرکی پرۆدەکشن مانیجەر لە ئیشی فیلمە بەڕەئی من ئەوەی گەشتمە تەقەنە ئەوەیە وەکو سەرکردەیەک بێ بەڵام سەرکردەیەک بە تامی جوندی ئەو جوندیەی کە دەست ئەبات بۆ هەموو شتێک باشە ئێسێمە لە هەنێک کاری ترا کارگەندام هەر ئیشێک هەبوو لە ئەم فتراتی پێشوە 1970 ئیشمان ئەکرد بەیەکەوانە یعنی بەداخەوانێ ئەو کەسانی کە لە کاتی ئیشکردن یعنی باسی ئەو ئیشە ناکەم عەفوکە بەس وەکو تەجروبە ئەڵم کە ئیشمانەکرد ئەوە یوت ئەوە ئیشی من نییە ئەوڵێ ئەوە نا تۆ بەڕاستی ڕاستە نابێت دەستبەری بۆ هەموو شتێک کە دوجار ئەگە خەلەلێک دروست بێڵن تۆ بووی بەڵام ئەبێت ڕۆحی هاوکاری دەبێت لە ئیشە ئەبێ ئەگە شتێک ئەزانی لێبوردەبی لەگەڵیان و ئەم دایمەن جەخت لەوە کاتەوە ئەڵێت تۆ نییە نییە یعنی شتێک نییە بەناوی نییە دایما ئەوەم پێڵێ ئەڵێ تۆ زۆر سەیری بوونەوەرێکی جیاوازی نییە ئەوەی منی زۆر بەدڵە ئەندام لەبەرەوەی لەم ئیشەیە هەمیان وەکو خۆ بە خشکاریان کردو مەسەڵەن چۆنێک گیانی هاوکاریان زۆرینەیان بەڵێ زۆری نەمان یعنی هەمومان بەیەکەوانە توانیمانە ئیشەکەی ئەوەی کە ئەو دڵی ئەو ویستدی بۆ چونکە بەڕاستی کاگەندام شایانیەوە ینی نەڵێم وەکووە وەسفێک و لە عینێک دەرچێت بەڵام بەڕاستی شایانی ئەوەیە و سپاسی هەرم و یەکێک لەوانە ئەەکەم کە لە ئیشەکە توانیویانە
تون دەزەناوە دەست بتوانین ئیشەکە بکەین. دەستان خۆش ژەماندوونە بن. بزانم ئەندام ئەمە پرسیاری پۆستەرت لێ بکەم. وتت کە ئەمە سێم کارتە و ئەزمونێکت هەیە لە دانانی بۆ نمونە پۆستەر بۆ فیلمەکان. من خۆم لەم یەک دوو ڕۆژەیە پێش پرۆگرامیش باسم کرد ویستم سێری فیلمێک بکەم مەسەلەن نەها فیلمێکی بژاردەم نەبوو کە بگەڕێن بە دوایەوە سێریکەم. وتم با لەسەر پۆستەرەکە دانەیەکە و بژێرم ئەوەی جوان بەیان بەسەرها سەرنج ڕابکێشە سێرم ئەکرد بۆ نمونە. تا چەند گرنگە مەسەرەن یاخود لەسەر چ بنەمایەک دەرهێنەر پۆستەر هەڵەبژێرە یاخود ئەو لۆکیشنی کە لەسەرەتی یاخود ئەو کارکتەری کە لەسەر پۆستەرەکەی لەسەر چ بنەمایەک هەڵێبژێرەوە تا چەند گرنگە کە پۆستەر باش بێت. وەڵای بەڕای من پۆستەر هیچێک لە شتە گرنگەکان بۆ بەتایبەت بۆ فیلم لەبەرەوەی بینەر پێشەوەی سێری فیلمەکەت کە پۆستەرەکە ئابینێ ینی پێش ئەوەی چاوی بەر سوورەکان بکەێت تۆ فۆتۆیەک دەبینە کە پۆستەرە بەڕاستی وە پۆستەریش بەڕاستی لە دنیاسە چەند جۆرێکی هەیە بۆ نە پۆستەری بۆ منە زۆر ڕیالی هەیە بکە زۆر بڵین ڕەتی بە ئیشەکە هەیە و شۆتی فیلمەکەی با بڵێن پۆستەری شەیە با بڵێن ئەبستراکتە ینی شتێکە کە تەجریدیە ینی هەستەکەی زۆر ناواقعی و زۆر لی تێناگەی ئەمە بۆ هەنێ ژانری فیلم ناوەڕۆکی فیلمەکەیە و زۆریش گرنگە بەڕای من پۆستەریەکە لە شتە زۆر زۆر لەو شتانی کە زۆر سەرنجی بینەر ڕاکێشە بۆی کە بێت سێری فیلمەکە بکە. ئێستا تۆ ناوی فیلمیش ناوی فیلمی زۆر زۆر گرنگە. تۆ چۆن بۆ بیرۆکەی بۆ نمونە ناوی ڕاستیەکەی ئەم سیناریۆیە تقریبا 3 بۆ 4 ناوی هەبوو يعني هلا والله سيتشار ناو قرا حتى روجك شبيش تصوير دو روج بيش تصوير ناو كيم قوري براستي هنا كم اخوينا وبابلين لكاتي بروفا بوين چكا براسي اكثر كان من زور زور سباس يعني كم زور زور هيلاق بون لميشا و دو سير روج بيش بابلين وانا قرتن من بروفان بيا كردون بهمو يعني بهمو اكثر كان لكاتي بروفا كبابلين سيناريو كمان اخوينا وحوار كان وترا ناویسیانە لە یینەکانە زۆر دووبارە بۆ لە با بڵین لە دیالۆگەکان ئیتر بیرێکم لێ کردەوە تمەتوانین ناوی بنی ناویسیانی چکە هەر با بڵین هەڵەکەش بەهۆی ناوێکی سیانیەوە ڕۆیات مەبەستەکە لەسەر ئەوە باسی ئەوت کرد کە پرۆڤەت کردو بە ئەکتەرەکانت ئەکتەرەکانت ئەوەی بینی بێت یەکدوانێکیان مەسەن ئەزمونێکی باشیان هەبووە لە بواری بەتایبەت لە درامایە بزانم هیچ ئەکتەرێکی تازت هەیە ینی مەسەلەن یەکەم کاری بێ لە کاری تویا دەربکەوە یاخۆ تۆ حەزەکەیت ئەکتەری دووبارە بەکاربێنی وەڵای من زۆر حەزەکەم ئەکتەری بە ئەزمون بەکارنێنم لە ئیشەکانمە چکە ئەکتەری بە ئەزمون زۆر ئیشی کردووە و زۆر بارگاوی بۆ بە ئیشەکانی پێشتری ینی ئاسان نییە تۆ بتوانین زوو دەری بێنی لەو بارگاوی بوونێ بەس ئەو ئەکتەرانی کە با بڵێن حەزیان لێ با بڵێن ئەوانەی کە ئەکتەر نین و حەزەکەن ببن بە ئەکتەر زۆر ئاسانتر ئیشان لەسەرەکرێت واتە زۆر سێکارەکەی تریشت کارەکانی دیکەش هەر لەسەر هەمان بنەمایە ئەکتەری دیاریتیانە بووە بەڕاستی کارەکانی تریشم ئەکتەری دیاریتیانە بووە و لەم کارەیە ئەو دوو ئەکتەری کە زۆر دیارن بڵین کاک سالار ماهیر و لەگەڵ کاک ئەحمەد ڕەفیقا ئەوان کە ئەزمونێکی پێشتریان هەیە و دەرکەوتون وەکو ئەکتەر و با بڵین کچەکان زۆربەیان دەرنەکەوتبوون بەڕاستی لە سینەما جگەلەیەکی چانەویش لە فیلمێکە ویش با بڵین ئەوەنە نابێت کە پێش ئەم فیلمی من لەو فیلمەیە بەشداری کرد. باشە بزانم ڕێنوار کە باسی مەنیجەر پرۆدەکشنەکەن ئەوەی بینی بێتم سا ئەڵێن لەوانێت تۆ چوزانانی ئەزانم منێ شتەیە ئەزانم کە باسیەکەن هەمیشە ئەو کەسانەها تووڕەیە باشە ئەمیشە گلی ئەمە پرسیارێکی وەکو تەرفیهیە ئەندامها بەهین وەری مەگرن ئەمیشە باسیەکەن کە ئەو کەسانە تووڕەن ئەمیشە کێشەی ناخواردنیشان بۆ دروستە بێ وایە پرۆدەکشن مەنیجەر پرۆدەکشن مەنیجەر چونکە قورسترین کەسە لە ئێستا بزانم باسێکی ئەگەر باسێکی نان خواردن بکەین کە بێ بە کێشەی سەرکی زۆربەی سەرسێت مەسەلەن هەمیشە مەسەلەن چەند بۆ چوونێکە
تۆ بۆ چوونەکەت بزانم لەگەڵ منایە هەستەکەی کە مەسەن فاسفوتێک بێت و خێرا بچنەوە سەر سێت و مەسەن ئیشەکە بکرێت یاخود مەسەن کاتێکی زۆرتر بۆ ناخواردن و خواردنێکی قورس ئامادە بکرێت ئەندە دوایە بگەڕێنەوە تۆ چونکە هەمیشە مەسەن هات چۆنەڵی ڕوبەڕووی تۆ ئەبێتەوە ئەم شتانە تۆ مەسەن لەسەر چ بنەمایەک لەسەر ئیشەکان خواردن هەڵەبژێری یاخود پێت باشە لەسەر سێت و لە کاتی ئیشکردنە چی بخورێت چی بدرێ بە ئەکتەر خۆی بەڕاستی هەموو شتێک بەرنامجە تۆ ئەبێ پێش هەموو شتێک بەرنامەجی فیلمەکە بزانێت ئەگەر کورتە فیلمە فەرقەکات ئەگە فیلمی درێژە فەرقەکات وە ڕۆژی تەسویرت فەرقەکە کۆڵشیدی ئەو ڕۆژە فەرقەکە هەموو ئەم شتانە ئەبێت تۆ بیخوێنیتەوە ئەبێ خوێندنەوەیەکی باش و تەواو ئەمانە بکەیت بۆ مەسەن بە نموزەج بیڵین ئێمە ئەو ڕۆژەی کە لەسەر سێر بووین لە فیلمەکەی خۆمانە سیان ساعت لەسەر سێر بووین بەڵام مەسەن بۆ منە لە نیوەی کارەکەمانە کۆمبارسەکانمانە هێنا ئیشەکەمان بەزاگە لە ئەکتەرەکانە کرد ئەوە یان بۆ نمونە هەنێشتمان کرد کە ئەمانە تەوزیع بوو ئەمەزانی یعنی من ئەم قسەمان کردبوو کە چیەکەین و چی ناکەین بۆیە من بەرنامە داناوتم ساعت ئەو نانەهێنین ساعت ئەوە لە کاتی خۆیان هات نانەکە چی و مەسەلەن لە فێ بوو یان مەسەلەن دوو لەفە بوو بۆ نمونە بە حکمی شتێکی فاسفود بە حکمی ئیشەکە فاسفوتێک بە باشترە وەک لەوەی کەین بە ئەجاسە من لە وەکو پێم وتی لە 1970 من ئەسیستانتیەکەی پرۆدەکشن بووم لەوێشە هەنێک جار خواردن ئەکەوتە سەر من کاتێک کە برادەرەکانە ماندووە بوونیان نەیانەتوانین کارەکە بکەن یان گرفتێک هاتە پێش قورسە بەڕاستی ئیدانەدانی کۆمەڵێک کەسی کەمتر باشتر ئانی ئەتوانیت ئیدانی بێ بەڵام کاتێک کاچێتە سەر شتێکی گەورە و تۆزێک هەنێک مەسائلی خەڵکی زۆر یان ئەکتەری زۆر و پشتی کامێرە و ئەمە و ئارتست و ئەمانە و جەماعەتەکان یعنی ئەبێ پلانت هەبێ بەڕاستی ئەگە پلان نەبێت ناتوانین و بەڕاستی وەکو وتم هەر شتێک بۆینی خۆی بەڵام بۆ فیلمی درێژ بەڕێی من لەگەڵ کەیترینە ئەبێت ئینتیفاق بکرێت شتێکە بەناوی کەیترین نازانم ئەگەر باشتر بزانن یان بۆ شی بکەمەوانێ دابینکەری خۆراکە بۆ جەماعەتی سەرسێت بە حازری و زووترین کات کە نزیکە لە سەرسێت هەر شوێنێک مەسەلەن لێرە تەسویرە 50 مەتر 20 مەتر دوور خۆی ستافێکی بەناوی کەیترین کە سێرڤزی ئیشەکە ئەکەن ئەتر لە پسکیتە لە سادێ لە هەندێک مەسائلی ئەو شتانەیەکە بۆ تێربوونێکە بۆ حاڵی تێبوون تاگەیتە کاتی نانخواردن و نانخواردنیش بەڕێی من لە کاتی ئیشی فیلمی درێژیش و کۆتیشان نانی خۆری ناوە خۆم ئەکتەرم ئەنی وڕ ئەبی تۆزێک نەشاتوانێک شتت نامێنێت وەکو نانخواردن ئەوە وەکو تووڕەبوونیش بەڕاستی من پێت ئەڵێم لە هەر پلەیەکە لە هەر کارێکە هەر لە شتەکەی شەکەی تۆ پێویستە بزانی کەی تۆ ڕاوی کەی هادە ئەبی و چۆن تەعامل لەگەڵ ئەو حاڵەتاکە کە ڕۆیان بەرامبەرن و تووڕەبوونیش چەندێک هادە ئی پێویستە تووڕەبوون ئەو نەپێویستە لە کاتیش ڕاستی و من عەوزیش نیم بخوا لە کاتیشکردنیشە زۆر هێنی ئەوە نەی بتوانم یعنی هاوکای ڕەفەکان و تووڕەبوونیش لە ئەنجامی ئەوەیە کە تۆ خزمەتی کارەکە بکەی بەڕاستی بەڵامی تر کەسێک بۆ کەسێکیش ئەگۆڕێت ئەوە سەر شخصەکان دەستان خۆش بەستەکەوتو من کاگەندام دو پرسیارم بۆ بەڕێستە بزانم ئەم فیلمەتان لە فستیڤالەکان بەشداری پێکەن لە ئێستا ئامادەیە کاتی مۆنتاژی لە ئێستا مۆنتاژی تەواو بوو ئامادەیە بۆ نمایش ئیتر بەم نزیکانەی نێرین بۆ فستیڤالەکان و بۆ چەند فستیڤالێکشمان ناردووە بەڵام ئیتر فستیڤالەکان ناوخۆین یاخۆ دەرەوەی وڵات ناوخۆیم زۆر بەلاوە گرنگترە بەڕاستی لەوانەی دەرەوەی وڵات بۆ وانەی دەرەوەی وڵاتم ناردووە زۆربەی و چەندی شتوانی بێتم گەڕاوم بۆ ناوخۆیەکان بۆ زاخۆ بۆ دوهۆک بەڕاستی بۆ فستیڤالێکی کوردی هەیە پێم وابێت لە شاری کەنەدا بۆ ئێم ناردووە ینی بۆ فستیڤالە کوردیەکان زۆر حەزەکەم ینی نمایش کرد و دوایش بۆ فستیڤالەکانی فستیڤالە عەرەبیەکانیش ناردوومە ئیتر بەردەوام خەریکم بەڕاستی ڕۆژانەیە لەبەرەوەی ببین لە بزانیت چ کاتێک ئۆپنی نەکرێ ئەو فستیڤالە و چ کاتیش کلۆزە بێ ینی داخرێ دەستان خۆش و ماندوونە بن من ئەمڕۆ زۆر خۆشحاڵ بووم دەستان خۆش زۆر سپاس زۆر سپاس بۆ هەردوو ئەکتەر کاک ئەندام ئەمین کە بەڕێزیان ئەکتەر و دەرهێنەر بوون هەروەها کاک ڕێنوار عوسمان کە بەڕێزیان ئەکتەرن بۆ ئەم کارەش یاریدەری دەرهێنەر بوون فیلمەکەیان باسی ناوی فیلمی ناوی سیانی بوو قسە باسمان لەسەر کرد هیوادارم ئێوەش بینەری ئیشەکانی کاکە ئەندام و کاکە ڕێنوار بن تا پرۆگرامێکی تر هەر شاد بن خواتان لەگەڵ بێت.